سڵاوتان لێ بینەرانی شارپرس ئەمڕۆ 31 ساڵ بەسەر یادی ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری ساڵی 1990 تێدەپەڕێت کە لەم ڕۆژەدا یەکەم تەقەی ڕاپەڕین لە بەردەم مزگەوتی نازجێخان لە ناو بازاڕی شاری ڕانیەکرا لەوێ کڵپە و بلێسەی ڕاپەڕین دەستی پێکرد دواتر شارەکانی قەڵاتزێ و حاجیا و چوار قڕنەی گرتەوە لەم ڕۆژەدا گەلی کورد ڕاپەڕینی بۆ ئەوە کرد کە لە دەست ڕژێمی بەعز ڕزگاری پێ ڕۆژانی دواتر شارەکانی تری کوردستانی گرتەوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا چەندین شەهید و بریندار لە ڕاپەڕینەکە کەوتەوە هەر بەم بۆنەوە ئەمڕۆ مەراسیمێک لێرە لە مۆنومنتی ڕانیا بەڕێوە دەچێت لە مەراسیمەکەدا چەندین تالاکی هوەری و دانانی تازە گوڵینە بەڕێوە دەچێت بەڵام جیاواز لەوە بەشێکی زۆر لە بنەماڵی کە سوکاری شەهیدان بایکۆتی ئەم یادەیان کردو هەروەک خۆیان باس لەوە دەکەن کە ئەم یادە تەنها بووە بە ڕەمزێک ئەوان پشتگوێ خراون. من ئێستا یەکێک لە کوڕی شەهیدێکم لەگەڵا کە ئەمڕۆ بەجلوبەرگی کارکردنەوە وەکو ناڕەزایەتێک هاتوۆتە عێراق. سڵاوت لێ بێتەوە وەکو کەسوکاری شەهید تۆ وەکو کەسوکاری شەهید ناڕەزایەتی چە پەیامت چییە؟ وەڵڵاهی کاکەم ناڕەزایەتی و پەیامم هەوەیە کە ساڵانە سوکایەتێکی زۆر پێ دەکرێەوە دوێنێ ڕسمی باوکم لابردووە ئێستاش لای دەبم بۆ ئێستاژەوە هەستەکەن هەموو ئەو ڕسمانیان کۆکردنەوە کە هەستیان کرد کە لە ڕاگەیاندن ڕسمەکەی وێنەی بابم لابم لەبەرەوەی لە یادی 5 سێدا ئەو یادە گەورە بوو کە هەموو مێژووی کورتخەونی پێوەدی بەڵام ساڵ بە ساڵ نەشیکردنی یادەکەی گەیوەتە ئاستێکە ئێمە ژوەکو کەسوکاری شەیدان بە تەواتی لیان بێزار بین. بەڕاستی ئەوانە کارەساتن ئەو یادە گەورە بۆتە یعنی وانە شیرم بۆ ئێستا هەموو خەڵی ڕقی لێداگرتوین هیوادارم بە جددی ینی تاکەی ئەبوو ئەمە لە وڵاتەکانی کە جیاواز بین فەرمۆکرانە ئەوە چەند ڕۆژە شەڕی تێدا نەکارەبا لێ دەبڕێ نەسەرۆکەکەی ڕای کردو بگرە موچەکەشی زیاد کردو بەڵام کەسی ئێمە بۆ کەسوکاری شەیدا موچەکەشمان پێ نادرێت نەک ئێمنیم هەموو هەوڵات پێت وایە چێ بەرپرسە لەم دۆخە؟ بەدڵنیایی ئەم بەرپرسنیم هەموو چەند سەرکردێکی و هەرێمی کوردستان ئەوانە بەرپرسن ئێستا فەرمو بەرپرسانی بۆ نمونە ناوچەی زەر دەڵێ بەرپرسانی ناوچەی سەوز داهاتەکەی ناگەڕێنەوە ناوچەی سەوز دەڵێ زەر ناگێڕێتەوە ئیدی کارەسات ئیدی لەو تاقوباقیدا ماڵوێرانێکە ئەوەی خەڵکی هەژار دەیکات کاتێکی ڕخنەیان لێ دەگرێت لە ڕخنەکەش ڕازی نین یعنی ئێستا من فەرمو بەس بەوەی کە بڵێنم دابوو لە یادی 5 سێدا ڕسمکم دوێنێ دەڕان بۆ ئێستاش لای بم فەرمو هەموو باوکت دوێنێ دڕان؟ بەڵێ دەڕانمەوە لە ناو سیارەشدایە و بەیانیش باسم کرد و ئێستاژەوەی وێنەی باوکمە ئەوە لە ترسان هەمویان هەڵگرتنەوە ئێستاژەوەیان لە ئەبم بۆی جارێشکەوە ناوەکەش لەوەیە بە تەمابووم ناوەکەش هەمان ئەوەی بگرم بە وێنەکەی ناوەکەشی ڕشکەمەوە بۆیە هیوادارم یەک ساڵێکی وێنەی باڵێ ئەوە وێنەی باوکمە کە لە یادی 5 سێدا شەهید بوو. هیوادارم چیدی سوکایەتی بە کەسوکاری شەیدان نەکەوە ئەوڕۆ هەموو زۆربەی هەرە زۆرین ماڵە شەیدەکانی ڕاپەڕین تووڕەبوونێکی یەکجار زۆریاندی بەڵام بەداخەوە بە دوای 2 قسەی خۆشوانە دواتر ئاشتیان کردنەوە بۆی هیوادارم چیدی سوکایەتی بە ماڵ شەیدان نەکرێەوە بگرە ماڵە شەیدەکانیش هیوادارم هەمویان یەک بن چیدی ئەمە قوبوڵ نەکەن فەرمو مۆنەمێنتێکی گەورە گران یعنی بە ئاسی ماڵە شەیدان نەتواندراوە تاو بکرێت یان وێنەکانیان بە جوانی هەڵواسرێت یا خود ڕێزیان لێنێ ئیدی هەموو کەوتونەتە ئەو قسەی بۆیە ئەم لەوە بەدووە هەتا ئاوا بێ ناڵم ئەبەت بەڵام ئەڵم هەتا ئاوا بێ لێ ناگەڕم وێنەی بابم هەڵواسرێت چونکە باوکم لەکن من زۆر گەورەیە لەسەر سەرمە بووی پێم خۆش نییە سوکایەتی بە هیچ وێنەیەکی شەیدان بکرێت نەک باو بکەم هەموو شەیدەکانی کوردستان. بنەماڵەی شەهید داواکاری ئێوە چییە؟ وەڵڵاهی داواکاریمە من دەمەکانی کەش باسم کرد برادێکم هەیە ئەڵێ دەڕۆژ هەفتێک پێش ئێستا خێرم بە ماڵی یەکێک لە شەیدانی ڕاپەڕین کردووە یعنی بەزنێ ماڵە شەیدان خێریان پێ بکرێت من باشم وازم باشتر لە زۆربەی هەرە زۆری بۆ خۆم نییە بەڵام من بە حکمیەوە ئیشەکەم وایە دەگەڕێم و ئیش دەکەم و لەگەڵ خەڵکی تێکەڵم یعنی خەڵک لە ئاستێکی زۆر فەقیردایە یعنی گەیوەتەوەی خەڵک ماڵە شەیدەکان خێری پێ بکرێت نەک بڵم شەیدانی ڕاپەڕین هەموو شەیدانی کوردستان شەیدی شەڕی ناخۆ شەیدی شەیدەکانی کە یعنی کارەسات بە دوای کارەسات دادێ بەڵام تاوانی زۆریش لە ماڵی شەیدەکانە تاوانی زۆریش لە ماڵی شەیدەکانە بە حکمی ئەوەی شەیدەکان لەوانە قبول دەکەن فەرمۆ من لە دوێنێ ئارم کن با یادی ڕاپەڕین نەکرێتەوە کاکە یادێک کە بە گەورەی ئەوە نەکرێت باوەڕ کە بەزن مایشە هەندێک کەس خۆی نیشان دەدات ئەگەر نە هیچ لەو عەزەکەی ناگۆڕێت 2 وێنەی دەکەن و تاجەگوڵینە چیدا ئەنێنێت و پارێکی زەبەلەح پێوە دەخوری و یەڵا یاخوا
زۆر سپاس بۆ بڵێبینەران منانێک دەبین دیمەنی یادکردنەوەی یادی ڕاپەڕینە کە لە ڕۆژی پێنجی سێدا ڕاپەڕین لە شاری ڕانیا بەرپا بوو. ئێستا من سەرۆکی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لە سەرتاسەری هەرێمی کوردستانم لەگەڵا کاک بەکر پەیامی تۆ چیە لەم ڕۆژەدا وەکو سەرۆکی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکان داواکاریتان من دەستخۆشیتان لێ دەکەم سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی ڕاپەڕین و بە تایبەت دەواازەی ڕاپەڕین ڕانیە دەکەم بە بۆنێ و یادە پڕشکۆی کە بەڕاستی لە سەردەسی ئەم شارەتەواوی هەرێمی کوردستان لە ڕانی دەواازەی ڕاپەڕین کە چەخماخی ڕاپەڕین لێرە دەستی پێکرد بە کەرکوچی قودسی کوردستانیشەوە ئازاد کرا. ئەوە سەری ڕێز و نەوازش دادەنێنم لە ئاست گەورەی ئەو شەهیدانی کە گیانیان بەخت کرد بۆ ئازادی بۆ نیشتیمان بۆ نەتەوە. لێرەشەوە تەنها ئەوە دەڵم بە سەرۆکی حکوومەت بە سەرۆکی هەرێم بە سەرۆکی پەرلەمان تەنها ئەویان پێدڵم وەفایەکتان هەبێ بەرامبەر خوێنی هەفتاوە شەهیدی ئەم دەڤەرە تەنها وەفایەکیان هەبێ بۆ ئەم دەڤەرەی کە ڕاپەڕیوە و دەیان و سەدان کەسی ترمان هەیە کە بەژاری ڕاپەڕی بوونە بە شەهیدی زیندوو ناوزەت دەکرێت چکە لێرەدا و دەڤەرە پشتگوێ خراوە هەرێمی کوردستان بە گشتی و بە تایبەتی دەڤەری ڕاپەڕین بەش خوراوە لە کۆمەڵێک خزمەت گوزاری لە کۆمەڵێک گەنجان لە ئێستادا چۆنە ئایا گەنجان جارێکی تر خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی دووبارە نیشتیمان جێبێت بەڵە بە دڵنیاییەوە جارە بەرهەمی ئەوە دەچینە قۆناغی سیویەکەمین ساڵی دەسەڵاتی کوردیەوە کە ئێستا دەبینین گەنجانمان نیشتیمان جێدەڵن نەفرەت لە نیشتیمان دەکەن دڵنیان لەوەی کە لە ڕێگا تووشی کارەزات دەبن هەتا دڵنیان لەوەی کە تووشی مەرگ دەبن لە هەمان کاتیشدا نیشتیمان جێدەهێڵن و نەفرەت لە خاک دەکەن نەفرەت لە نیشتیمان دەکەن ئەوەش هۆکاری ئەوەیە کە بەڕاستی لەم سی ساڵی حکومڕانیدا دەسەڵات نەیتوانیوە ژیانێکی شایستە فەرهەمکە بۆ هاوڵاتیان و گەنجان بە تایبەت بۆیە دەبینین لە ئێستاوە ئامادەکارێکی بەرفراوان دەکرێت بۆ مانجی 4 و 5 کە ئێستا خەڵک ناڕوات لەبەر بەرزی شەپۆلە لەبەر نائارامی کەش و هەوایە خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە ئومێد دەکەین وەزع باش بێت بۆی گەنجانمان نیشتیمان جێنەی هێڵن لەبەر ئەوانە سەرمای دوا ڕۆژی نەتەوەیەکن. سپاس بۆ تۆ بەڵێ بینەران ئەمڕۆ پێنجی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 هەروەک دەزانین لەم ڕۆژەدا ڕاپەڕین بەرپا بوو بۆ ئەوەی کوردستان ئازاد بکرێت لە دەست ڕژێمی بەعس ئەمڕۆژ هەر بەم بۆنەیەوە ئەم یادە دەکرێتەوە بەڵام کە سوکاری شەهیدان نیگەران و بەشێکی زۆریش لە کە سوکاری شەهیدان بایکۆتی ئەم یادیان کردووە.